بنای خۆی گەورە ئێمە وەکو دەستگای سۆمای ساوان بۆ سەرپرسی منداڵانی بێ باوک لەیان خۆمانەوە زۆر سپاسی خستەخانەی میهرەباین دەکەین کە ئێمە پێکەوە هاوکاری ئەو منداڵە نازداران دەکەین ساڵی پارەوەڕا لەم پێرار بوو ینی ئەومان کرد کارتیان بۆ منداڵەکان دروست کرد کە ئەو منداڵانە کەم ڕاجای خستەخانەی بکەن هاوکاریان دەکەین هاتنۆ ژوورەوە عیادیان بەلاشە دوایی لە دەرمان و لە ئەشعا و یان لە سۆنەر ئەوانەش نیوە نیوە قیمەتیان لێوەردەگرن خاترات دەگرن و لە مانجی ڕەمەزاندا بڕیارە لە دوو وەجباندا ئیفتار سایم بۆ منداڵانە بکەن بۆ نازداران لەگەڵ دایشیان ئەمڕۆکە 265 نازدار لەگەڵ دایشیان لێرە وەکو ئیفتار سامیان بۆ دەکرێت میوانی ئێواران پێشکەش دەکرێتن وەجبەی دابێت شەر هەمان 265 خانەوادەیە زۆر ڕێوسپاسمان هەیە خی گەورە بەرەکەت بەیاختەی شکاریان زۆر سپاسیان دەکەن خی گەورە پەداش خێرام داتەوە ئینشاءالله. میهرەبانی دڵسۆزی و لێزانی